سبەی کە بڕیارە گەورەترین کەرنەڤاڵی یادەکانی نەورۆز و هەروەها ڕاپەڕین لەسەر قەڵای کەرکووک بەڕێوە بچێت کە تێیدا حیزب و لایەنە کوردستانەکان بەشداری دەکەن و هەروەها حیزب و لایەنە کوردستانەکان وەکو ئاماژەیان پێدا وتارێکی هاوبەشیان دەبێت. ڕاستەوخۆ پامنێرمان شەڵاو عومەر لەگەڵمە بێت. شەڵاو سڵاو لێ بێت تا چەند ئامادەکاری کراوە بۆ سبەی؟ دالیا سڵاو ئەم کاتەیتەوە سەرجەم بینەرانی کەناڵی کەرکووک باش ئەوەی لە پشتی منەوەی دیارە ئامادەکاریەکانە بۆ کەرنەڤاڵی نەورۆز و ڕاپەڕینی خەڵکی کەرکووک دژی ڕژێمی بەعسکە سبەی ساڵیادی ڕاپەڕین و ڕزگارکردنی کەرکووکی قودسی کوردستانە دیارە کۆمەڵێک سەربازی ون لێرە لە کاتژمێر حەوتی بەرەبەیانەوە تاوەکو ئێستا لە کارکردن بەردەوامن بۆ ئەوەی ئامادەکاریەکان تەواو بکرێت بۆ ئەو کەرنەڤاڵە گەورەیەی کاوا بڕیارە سبەی ئەنجام بدرێت و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان کە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو با گڕوتینێکەوە دەیانەوێت بەشداری لەم کەرنەڤاڵەدا بکەن. من ئێستا بۆ زانیاری زیاتر دەمەوێت بچمە لای بەڕێزێک کە بەڕێزیان کاک شکور عەباس کە ئەو سەرپەرشتیاری کەرنەڤاڵەکە دەکات لێرە. سڵاوت لێبێ کاک شکور، دەبینین لە بەیانیەوە ئێوە لێرەن ئامادەکاریەکان دەکەن، ئامادەکاریەکان چۆنن، هاوکات لە ڕۆ ئەمنیەکەوە چێ ئەمنیەتی ئاهەنگەکە دەپارێزێت؟ سپاس بۆ جەنابتان. هەڵبەتە شان بەشانی ئێمە ئێوە ژۆک و کەناڵی کەرکووک و کارمەندانی کەناڵی کەرکووک و بە تایبەت ئێوە هەر سەربازەونەکان نەک بڵێم ئەمڕۆ لە دوێنێ و پێرێشۆ بەردەوام هاوشانی ئێمە بوونە لە ئامادەکاری و ڕێخستنی ئەم بۆ نەگرنگە. هەڵبەت لە ڕۆ ئیدارێکەوە هەموو کاروبارە ئیدارەکان زۆر بە ڕێکوپێکی ڕێکخراوە لە هەموو پێداویستەکانی، لە هەموو ئەو کەرەسانەی کە گرنگە بۆ ئەم یادە ڕێک بخرێ هەمووی بە تەواوی تا ئەم ساتە قسە لەگەڵ جەنابتانەکەم هەمووی بە ڕێکوپێکی ئامادە کراوە و یەکەم و کوڕیتیان نییە. سەبارەت بە بواری ئەمنیەکەشی هەڵبەت هەموو ئامادەکاریەکی زۆر پوخت کراوە لەگەڵ هێزە ئەمنیەکان بە تایبەت پۆلیسی ناوخۆ و با بڵێن بەڕێوەبەری گشتی پۆلیسی کەرکووک، جگە لەوەش بەشەکانی تایبەت بە بەشی فریاکەوتن واتە نەژدە، تەواری، پۆلیسی هاتوچۆ، هەموو ئەو لایەنە ئەمنیانی کە گرنگە بە تایبەت ئێمە بەمەسمانەوانە باسەکەین کە ناوخۆی هێزە ناوخۆیەکانی کەرکووکە سەر بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک. جگە لەمەش لە دەرەوەی با بڵێن ئاهەنگەکە با بڵێن دابشکردنێک کراوە بۆ مەسلەی پارێزگاریکردن چ لە شوێنی ئاهەنگەکە و چ لە دەوروبەری ئاهەنگەکەش هەموو هێزەکانی ترکە هەن با بڵێن لە کەرکووکە هەمووی دابش کراون بە پێی پێگە و شوێن و ڕێی تایبەت بەخۆیان. بڕیارە سبەی لێرە چی بکرێت؟ واتە وتارەکان چۆن دەبن؟ کەرنەڤاڵەکە چی لە خۆ دەگرێت؟ هەڵبەتە کەرنەڤاڵەکە ئەویش ئامادەکاریەکی زۆر باشی بۆ کراوە پێشوەخت، چ لە ڕووی ئەوەی کە هەڵبەتە وەکو نەریتێکی گشتی بۆنەکە بۆنەیەکی زۆر تایبەتە، بۆنەیەکی نەتەوەییە، بۆنەیەکی نیشتیمانیە، بۆنەیەکە کە وەکو سروشتێک بەیان نامەی پوختی تایە، وتاری تایە، وتارەکان لە ڕووی نەتەوەییەوە بە هەردوو زمانی فەرمی ئەخوێندرێتەوە لێرە. جگە لەوەش کردنەوەی ئاگرەکەی تایە، هەڵبەتەکردنەوەی ئاگرەکە خۆی لە خۆیدا نەریتێکی پیرۆزە بەلای نەتەوەی کوردەوە، جیا لەوەش کۆمەڵێک ئاهەنگی بەرفراوانی تایە لەوانە بانگێشتی چەندین هونەرمەندی با بڵێن ناودار کراوە. وابزانم هەر لە کەناڵەکەی جەنابتانیشەوە زۆر ڕکلام و با بڵێن بانگەشەی بۆ کراوە، هەمویان ناسێنراون. هەڵبەتە هەموو ئەم بابەتانە چ لە ڕووی هونەرمەندەکان و چ لە ڕووی جەماوەرەکە و چ لە ڕووی ئامادەبوونی لایەنە سیاسیەکانیش هەمووی مەبەست لەی با بڵێن پێشکەشکردنی جوانترین و باشترین و ڕووگەشترین کارە کە ئەمانەوێت لە ئەم ساڵە پێشکەشیکەین بۆیە بە تەواوی ئامادەسازیمان بۆ کردو لە هەموو بوارەکان. جگە لەوەی بوارە هونەرەکەی ئەمێنێ ئەوە ئیشی ئەمە نیە، کۆمەڵە خەڵکی اختصاصی کاری تیاکە بە دڵنیایی ئەدەین، بە دڵنیاییش ئەدەین دووبارە بە جەماوەری خۆمان چ لە کەرکووک و دەوروبەر، چ لە قەزا و ناحیەکان، چ لە لایەنە سیاسیەکان. ئێرە بابەتەکە تایبەتمەند نییە بە هیچ لایەنێکی سیاسی، ئەرکەکە دراوە بەسەر کۆمەڵی لایەنی دیاریکراوە، بەڵام بۆنە و ئاهەنگەکە تایبەتمەند نییە بە هیچ کەسێکە و بۆنەیەکی نەتەوەییە
بۆنێکی نیشتیمانیە بۆی ئومێد دەکەم هەموو لایەنێک خۆی بە خاوەنی بزانێ و هەوڵی هەم بەشداری و هەم پارێزگاریکردن لێ. دەستخۆش زۆر سپاس بۆ کاکشکۆر عەباس سەرپەرشتیاری کەرنەڤاڵ. بەڵێ دالیا دیارە هاوکارمان هەوراز فواد کە بەڕێزیان سەرپەرشتیاری هونەری کەرنەڤاڵی ئاهەنگی نەورۆزن کەوا بڕیارە سبەی ئەنجام بدرێت لە کاتژمێر حوتی بەرەبەیانەوە ئەو سەرپەرشتی ئەم کارانە دەکات. سڵاوت لێبێ دەمانەوێت باسێک لە ئامادەکاریەکان کەی کارە هونەریەکان بەچۆ گەشتون ئایا تەواو ئامادەکاری کراوە بۆی سبەی پێشوازی لە هاوڵاتیان و حزب و لایەنە سیاسیەکان بکرێت؟ سڵاو لە ئێوەش بەڵێ ئێمە لە کاتژمێر حوتی بەیانیەوە لە کاراین لێرە ئامادەکاریەکان هەمووی تەواو بووە ئەم شەو 100% هەموو کارە هونەری و تەکنیکەکان تەواوە بێت لە پێشوازی خەڵکی کەرکووکەین. بەڵێ ئێوە داواکاریتان چییە لە خەڵکی کەرکووک لە خەڵکی دەوروبەری کەرکووک بۆەوەی سبەی بەشدار بن لەم ئاهەنگە کە ئاهەنگی ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بۆتە تەحەدایەک لە شارەکە؟ بەڵێ داواکارم سبەینێ هەمویان وەک جەژنێک سێری ئەم بۆنێ بکەن هەوڵ بدەن ئەو کاتی کە دانراوە بۆ نمونە کاتژمێر سەعات 3 دەست پێ بکات پێشتر ئامادە بن لەبەرەوەی کۆمەڵی گۆرانی بێژ و بڕگەی خۆشی تایە. من حەزەکەم ئاماژە بۆ بکەم کە سبەینێ سەعات 3 مەراسیمەکە دەست پێ ئەکات بۆیە داواکارم لە خەڵکی بۆی تووشی قەڵەباڵغی ئەو شتە نەبن پێشتر ئامادەی سەرقەڵا بن. باشە لە ڕاستەوخۆکەی پێشووتردا کە لە بەرنامەکان کردمان باسمان لەوە کرد کە ئەم جارە کۆمەڵێک گۆڕانکاری و تەکنیکی نوێ بەکاراتوە تۆوتە سوپرایزە هەر لەسەر و بڕیارە ماوی کە سبەی بۆ هاوڵاتیان سوپرایز بێت یان ئێستا بە تەمای ئاشکرای بکەین؟ نا بەتەئکید هەر وا ئەمێنێتەوە بۆی سبەینێ خۆیان بێن لێرە بە چاوی خۆیان بیبینن ئێمە درەنگانی شەو کار لەو سوپرایزە ئەکەین بۆی کەس نەیبینێت سبەینێ ئەوان بە چاوی خۆیان بێنە ئێرە بیبین. لێرەوە ئەوە بە هاوڵاتیان دەڵێن کە سبەی شتی جیاوازیان بۆ دەکەن؟ بەتەئکید. دەستخۆش کاگەوراز سەرپەرشتیاری هونەری کەرنەڤاڵی ئاهەنگی نەورۆز لە کەرکووک. بەڵێ دالیا دیارە وەرگەوەی هەوراز باسی کرد بۆ سبەینێ کۆمەڵێک سوپرایز بۆ هاوڵاتیانی شاری کەرکووکەیە کە ئەوە بۆ دووەم جارە من لی دەپرسم دیارە نیەتی ئەوەی نیە ئاشکرای بکە بۆیە سبەی هەمومان چاوەڕێ دەبین ئەوەی کەواجی سەرنجا پێم باشە باسی بکەیت وەکو ئاماژەشم پێدا پێشووتر نەتەوەکانی تر یاخود نەتەوە جیاوازەکانی شاری کەرکووک دەتوانن بەشداری بکەن سبەی. بەڵێ دالیا ئاهەنگی نەورۆز لەسەر قەڵای کەرکووک دیارە ئەمە سەرجەم حیزب و لایەنە کوردستانیەکان وتویانە و هەمیشە باز لەوە کراوەتەوە کە ئێمە هەمیشە لەم شارە لەگەڵ کورد وەک ئەوەی خۆیان دەڵێن لەگەڵ ئاشتی و پێکەوە ژیان بووە بۆیە داواکاریەی هەیەە تەنها بۆ پێکهاتی کوردی شارەکە نییە ڕاستە جەژنەکە جەژنێکی نەتەوەییە کە تایبەتە بە کورد بەڵام هەمیشە سەرجەم پێکهاتەکان لە کەرکووک لە خۆشی و ناخۆشیەکاندا لەگەڵ یەکدا بوونە بۆیە ئەم بانگەوازەی کە دەکرێت بۆ سەرجەم پێکهاتەکانی شارەکەیە بۆ ئەوەی سبەی بێن بەشدار بن لە کەرنەڤاڵی نەورۆز و ڕاپەڕینی خەڵکی شاری کەرکووک دژی ڕژێمی بەعسی لە ناوچوو. پام نەرمان شەڵا عومەر سپاس کە لەگەڵم بیت.